ئازیز لەگەڵ هاوسەرەکەی چۆن یەکیان ناسی بۆچی پەشیمانە لە پرۆسەی شاجوانی کوردستان کە بەشداری کردبوو و بۆچی دوای پرۆسەکە ڕاستەوخۆ لوتی تەجمیل کرد ئەی ئەکاوەنتی فەیکی بۆچی داناوە هۆکارەکەی چییە کێ تاوەکو ئێستا دڵی شکاندووە بۆ بۆچی نایەوێ هەرگیز بیبورێتن ئەو کەسانە کێ بوون کە سەرەتا دەستی بەکاری پێشکەشکاری کرد ڕێگری بوون ئەی ناوبانگ تاوەکو ئێستا چی پێبەخشیوە و چی لێ سندۆتەوە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێر لەبیر نەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زانگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ناوت بچێتە نێو تیر و کوشک بە ناوی کلیل میدیا. ئازیز ئومێد ئەو خاتونەی چەند ساڵێک پێش ئێستا لە کاناڵی ڕاگەیاندن لە پڕ دەرکەوت بەڵام چەند ساڵێک پێشوەختە لە پرۆسەی شاجوانی کوردستان بەشداری کرد بەڵام سەرکەوتوو نەبوو. ئازیز ئومێد کێیە؟ ئازیز ئومێد ئەو خاتونەیە خەڵکی شاری سلێمانیە لە ساڵی 1990 لەدایک بووە و ئێستاش خەریکی کاری ڕکلام و کاری پێشکەشکاریە. سەرەتای دەرکەوتنی وەکو هەموو خانمانی تری کوردستان تۆزێک کێشەی هەبوو لە نێو خۆیان ئایا چۆن ئەبێتن کچەکەی مامۆستا ئومێد دەربکەوێت لە نێو کەناڵەکان وەکو پێشکەشکارێک بەڵام دواتر توانی وا لە خەڵکەکە بکاتن دەستخۆشی لێ بکەن و کارەکەی خۆی زۆر بە سەرکەوتی پێشکەش دەکرد و وەروەها بگرە زۆر زیاتر لە کچانی تر جیاوازتر بوو بە شێوازێکی زۆڕێک پێکتر و کۆمیدیانەوە دۆ بەپێکەنین هەموو کاتێک جگە لە کاری پێشکەشکاری لە دەنگەیەک کار دەکات لە بەشی بەڕێوەبردننی ئەم دەنگەیە کار دەکاتن. پرسیاری خەڵک ئەوەیە لە ئازیز دەڵێن خۆت تا چ ڕادەیەک پێ باشە ئەوش لە وەڵامدا دەڵێ خۆم زۆر پێ باشە وەروەها دەڵێتن پێم خۆشە ببمە دەرهێنەری فلیمی سینەمایی و پێم خۆشە لە داهاتوودا بۆی بخوێنم. وەروەها ئازیز باز دەوە دەکەن چ مۆسفاتێک دەوێ بۆ هاوسەرگیری داهاتووت ئەویش لە وەڵامدا دەڵێ پێم خۆشە هاوسەری داهاتووم باڵای بەرز بێ بەڵام لە درێژەی قسەکانی دەڕێتن با پێویست ناکە ئەگەر باڵاشی بەرز نەبێ و بەڵام باس لەگەر من بگونجێتن و پێکۆژیانێکی خۆش بەڕێ بکەین. ئازیز ئومێد چەند ساڵێک پێش ئێستا بەشداری لە پرۆسەیە کرد ئەویش پرۆسەی شاجوانی کوردستان بوو. ئازیز بەشداری کرد و لەو پرۆسەیە هیچ ناوبانگێکی بەدەست نەهێنا و ئازیز دوای تاوابوونی ئەو پرۆسەیە ڕاستەوخۆ دەچێتە لای دکتۆر و نەشتەرگەری بۆ لوتی دەکا بۆ خەڵکێکی زۆریش پێی دەڵێن هیچ هەز ناکەین کە لوتت نەشتەرگەری بۆ کراوە. ناوبانگ چی پێبەخشیوە بە ئازیز؟ ئازیز دەڵێ ناوبانگ دوو ڕووی هەیە ڕوویەکیان زۆر باشە بۆ من و ڕۆیەکەی تریان باش نییە لەبەرەوەی ناوبانگ ئەوەی لێ سندومەتەوە ناتوانم پڕ بەدڵی خۆم بچمە هەموو شوێنێک و لە هەموو جێگایەک بسوڕێمەوە بە تایبەتی بازاڕە گشتیەکان تەنها ئەوەی لێ سندومەتەوە وەروە ئەوەشی پێی بەخشیوەم ناوبانگێکی باشە و خەڵکێکی زۆر لە سۆشیال میدیا فانی منن وەروە لە سناپچاتەکەشم بینەرێکی باشم و وەروەها لە ناو ئینستاگرامەکەشم و ئازیز خەریکی ڕکلامکردنە لە ئێستا لەگەڵ لە داینگە کار دەکاتن و ئازیز باز لەوە دەکات لە ژیانم تووشی زۆر شکست بووم و باز ئەوەش دەکاتن چەند جارێک لەلایەن هاوڕێکانیەوە خیانەتی لێکراوە بەڵام تاوەکو ئێستا خۆشەویستی نەبوو تەنها لە ڕووی هاوڕێک کچەکانیەوە خیانەتی لێکراوە و ئازیز باز لەوەش دەکات ناوخۆشترین هەواڵ تاوەکو ئێستا پێم گەیشتبی مردنی نەنکمە و زۆر بۆی گریاوم وە کسێکی زۆر گرینۆکیشم و باز لەوەش دەکات خێزانەکەم دایکم لەگەڵمە باوکیشم لەگەڵمە بە هەمان شێوە بەڵکو بگرە زۆر جار کاتی وێنەگرتنم هەیە کاتی فۆتۆشوت باوکم پێم دەڵێ ئەم جلە لە بەرکە جوانە و بەم هەرەکە و بەو شێوازە وێنە بگرە زیاتر لێ دێتن و زۆر دڵیشم خۆشە بە خێزانەکەم وەروە بازەوەش دەکەن لە سۆشیال میدیا دایکت لە خۆت گەنجترە ئەویش لە وەڵامدا دڵێ هیوادارم منیش وەکو دایکم هەر بە گەنجی بمێنێمەوە
سەرەتای کارکردنی ئازیز زۆر سوودفە بوو هاوڕێیەکی لە کورد ماکەس پەیوەندی پێوە دەکاتن و ئەویش ڕاستەوخۆ دێتە هەولێر و تێستی دەکەن لە کەناڵەکە وەردەگیرێتن بۆیە ئەوە دەرگایەکی زۆر ڕوون بوو بەرەو ئازیز کرایەوە وەروەها باز لەوەش دەکا پێم خۆشە لە درامایەک بەشدار بووم بەڵام کوالێت و زۆری بەشدارکردنەکە چۆن بێتن لە چەندین دراما داوایان لێ کردوم کە بەشداری بکەم وە منیش ڕەتم کردوتەوە لەبەرەوەی لەگەڵ ئاسی من نەگونجاوە بۆیە من کاریم لەگەڵیان نەکردووە ئەو باز لەوەش دەکەن ئایا ئازیز تۆ لە نێوان هەدی سەلامی و نزار سەلامی کامیان هەڵدەبژێری ئازیز لە وەڵامدا دەڵێتن هەردووچیان لەلای من کەسی باشن و هەڵۆبەی کات گوێ لە گۆرانیەکانی هەدی سەلامی دەگرم وە سەبارەت بە نزار سەلامیش نزار سەلامی لەگەڵی کارم کردو و یەکەمین دەواازەی کارکردنم بووە بۆیە من دەڵێم نزار سەلامی لە بەرەوەی زیاتر لەوە نزیکم ئەی ئازیز ئومێد بۆچی ئەکاونتی فێکی داناوە و بۆچی تی ئەو ئەکاونتە بازەوە دەکاتن ئەو ئەکاونتە فێکە بۆ ئەوەی داناوە خزم و کەسەکانی لە ناوی دانە و قسەیان لەگەڵ دەکاتن وە چەندین گروپی هەیە لەناوە ئەکاونتە لەگەڵ خزم و کەسەکانی دەڵێتن ناتانم لەناو ئەکاونتە ڕاستەقینەکەی خۆم ئەوەی کلینەوە بانگم زۆرە ئەلێوێندە بەردەوامم لەگەڵیان بۆیە ئەو ئەکاونتە فێکەم داناوە و باز لەوەش دەکا بە ناوی خۆم ئەکاونتە فێکەکەش وە بۆ ئەوم داناوە ئەو باز لەوە دەکەن ئەگەر هاوسەرگیری بکەیت کە پێش هاوسەرگیری کردبوو ئایا واز لە کاری پێشکەشکاری دەهێنی ئەوش لە وەڵامدا دەڵێ بەڵێ ئەگەر هاوسەرەکەم قەناعەتم پێبێنێتن کە واز بینی منیش واز دەهێنم ئەی ئازیز تاوەکو ئێستا لە کلیپ بەشداری کردووە دەڵێتن بەڵێ تاوەکو ئێستا لە ڤیدیۆ کلیپ بەشداریم کردووە و ئەگەر کەسێکیش بێتن داوام لێ بکاتن بەشدار بم ئەگا شێوازی کلیپەکە و گۆرانیەکەم بەدڵ بێتن و دەڕووی کوالیتیەوە کوالیتێکی باشی هەبێتن ئەوە من ئامادەم بەشداری بکەم ئایا تۆی وەکو بینەر ئازیز تاوەکو چەند پێ باشە و چڕەخنێک و پێشنیارێک لەسەری هەیە لە کۆمنت بۆمان بنووسە زۆر سپاس بۆ سێکینی تاوای ڤیدۆکەمان وە پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهانی یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن واروەها لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەس بی کە بابەتەکانمان ببینێ و سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی توی خۆشەویست نات بچێتە نێو تێر و پشکەوە بە ناوی کلیل میدیا و هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.